سلااوان لەبێت بینێرانی شاشە ڕەنگینەکەی دیمەن تیV من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە بە هیوام ئەمڕۆی مانگی ڕەمەزانتان پڕخێر و خۆشی بەڕێکرد بێت سفرە و خوانی هەموو لایەک ئاوادان بێت من ئەمڕۆ دووبارە گەڕامەوە بۆ فامیلی مۆڵ بە کۆمەڵێک دەست و دیاری ترەوە ئەمڕۆ پرسیاری تر ئەەکەم بزانم ئەمڕۆ کێ ئەبێتە خاوەن خەڵات و کێ شتێکی خۆشم پێشکەش ئەکا با بڕێن. مناڵە جوانانم بینیە و کوڕە چەند خۆی قۆز و کەشخە کردو بزانم ناوت چییە؟ محەممەد. کاک محەممەد پۆلی چەندی؟ چار. پێم بڵێ بزانم تۆ چۆنی ئەحواڵت چۆنە ئەوانە خوشکتن لەگەڵیان هاتووی؟ خوشکم من. باشە تەندروستی تۆ چۆنە باشی؟ وەڵا باش. زۆر باشە. کاک محەممەد لەو دوو خوشکت پێم ئەڵی کامیان خۆشتر ئەوێ؟ وەڵا هەردووکیان. هەردووکیان وەگیەکن بۆ تۆ؟ با. تۆزانی زۆر قۆز و جوانی؟ بچمە لای خوشەکان قسان لەگەڵ بکەم؟ باشە. وەرە گوڵەکەی من چۆنی تۆ؟ باشم زۆر سپاس. زۆر سپاس. ناوی تۆ چییە؟ سەمەر. سەما؟ سەمەر. سەمەر؟ بەلێ. سەمەر خان مانای سەمەر وەتە چییە؟ وەڵا نازانم ئەو باوکم ناوی لێدانایە. باوکت ناوی؟ زۆر باشە. سەمەر خان قوتابی تۆ؟ بەڵێ. پۆلی چەندی؟ پۆلی دەمە. پۆلی دەی؟ شتێکی خۆشم بۆ ناگەڕیتەوە؟ وەڵا نازانم. بە کێ کوێ وا جوانی تۆ؟ بەڵێ؟ ئەڵێم بە کێ چووی وا جوانی کەمێک گۆرە پێشەوە؟ وەڵا نازانم. نازانین بە کێ چووی؟ ناوەڵا. خەڵک یا لە دایکە چیا لە باوکی یا لە پووری یا لە مامی یا لە ننکی یا لە باپیری. تۆ بە کێ چووی؟ بەدایکم. بەدایکە دایکت وا جوانە؟ بەڵێ. ماشەڵڵا چاوبڕ زۆر جوانە. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم با بزانم ئەو خوشکت چۆنی تۆ؟ باشم سپاس. ناوی تۆ چییە؟ ئەزدیهار. چێ؟ ئەزدیهار. ئەزدیهار؟ بەڵێ. ئەزدیهار واتای چییە؟ ئەنی پێشکەوتوو بە سۆڕانی. پێشکەوتوو. ها یعنی ئێوە سۆرانی نین؟ نەخێر. خەڵکی کوێن؟ خەڵکی دۆکین. ئەی زۆر باشە چۆن هاتوونەتە فامیلی مۆڵ؟ وڵای ئەو ڕووکە گوتمان باجێک بوون ئەو ڕووکەش عنی ئاگر هەڵدەکەن ئاگری نەورۆزێ گوتمان بمێنە ئێرە. لەگەڵ کێ هاتوون بۆ ئێرە؟ لەگەڵ خوشکم و برادەرەکانەوە. زۆر شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ چورێ؟ نوکتەیەک بێ بەسەراتێکی خۆش بێ. وڵای بەبیرم نایە هیچ نازانم. کاک محەممەد تۆ هیچ شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ وەڵا هەمیش نازانم. بۆچی؟ خۆداها جوان کردو خۆداها قۆز کردووە وەرە لای منەوە شتێکی خۆشیشم پێشکەشکە. بەخۆی نازانم. باشم پرسیارتان لێ بکەم؟ وەڵا بەخۆی نازانم. باشە پرسیارتان لێ ناکەم وەرە پێشۆ گوڵەکەم چاڵنجێکتان پێکەم باشە؟ کامتان گەورەترن؟ تۆ گەورەتری؟ تۆزانی ئەو خوشکت چەند ساڵە؟ 15. 15 قەی ناکە وەڵامەکەی نزیک کردەوە ئەو چاڵنجە ئێمە ئەوە بوو لەبەرەوەی کاک محەممەد بچووکە هێشتا بە تەواوەتی تاریخی خوشکەکانی لەبەر نییە بەس هێشتا زۆر باش بوو نزیکی کردەوە منەستە دیاری خۆم ئەدەم بە کاک محەممەد باشە؟ باشە بەدڵتا؟ باشە مادەم شتێکی خۆش بە من بڵێ شتێکم پێ بڵێ بۆ بینەرانیش بەشکم بڵێن کاک محەممەد ئەها چەند خۆی قۆز کردبوو خۆی جوان کردبوو شتێکی خۆشی پێشکەش کردین. وەڵا بەرنامەی ئەنگۆم زۆر بەدڵە. منیش بە تۆم زۆر بەدڵە. منیش تۆم زۆر بەدڵە. باشە؟ بە ساقۆم زۆر سپاس بەخێراتی بە فامیلی مۆڵ. خێرنداربی. وەی جانەکەی من دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بەخێر بەن گوڵینە. کاک محەممەد تۆ دەتوانی بچی لە ئیندۆر گەیم لەناو فامیلی مۆڵ بچی یاری بکەی باشە؟ زۆر سپاس گوڵینە ئێوەش دەتوانن بچن لە ئیندۆر گەیم دەتوان بچن کاتی خۆتان لێ بەسەر بەرم باشە بە قوربان؟ زۆر سپاس مەمنون هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس دڵەکەی من بەخێراتی. سپاس. زۆر سپاس چاوم بە قوربان بەخێر بێ کاک محەممەد. سلااو دەبێ؟ باشی بەڕێز مەمنون سپاس. سپاس بەخێر بێ بەخێر بێ. خۆشبی زۆر سپاس ڕێستی خەت عەزیز. پێم بڵێنەوە چۆن هاتوون بە فامیلی مۆڵ چی یەکەن؟ وەڵای ڕەمەزانە و ئیدی ئەو ڕۆژەوەکەش سارد بوو گوتمان بابێنە فامیلی مۆڵی پیاسە چی بکەین؟ ڕەفیقی یەکەن؟ نا برامە. بران؟ بەڵێ. ماشەڵڵا. ئەژ برا بچکە. پێک ناچن هیچ. وەڵای دەنا یەکەم کەسی برێ پێک ناچێ هەرچێ دەمان بینی دەرە پێک دەچن. ناوەڵا بێکتری ناچن تەمەتان درێژ بێ ماشەڵڵاتان لێبێ. ڕۆژانە بەچێوە خەریکی؟ وەڵای ئەم لە شەریکەیش دەکەم ڕۆژانە لەگەوی خەریکم و شەوانیش ئیدی ڕەمەزانە و مادی بوونە و ئەو ڕۆگۆتمان بابێنە دەرێ پیاسە چی بکەین؟ ڕۆژانە بەچێوە خەریکی؟ وەڵی ئیتر هەر ئیشکردنەکە نیە ئیشکردنەکە دوکانی خۆمانە لە بازە دوکانی سعات
بانم تركنا زي كيف أنا لين هربي وش قلتني هرب سەرچاوەکان بەخێراتن لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنن وەڵا الحەمدولە لە خوای بەزاتبی هەموم گرتیەوە ئیدی خۆشە و چی هاوینێ نییە برێ گەرمابی نەرگیرێتن شاڵە خوا لێ ما قبول تینوت نابێ برسیت نابێ بەخوای بەرێ وەڵا حتممە بەس ئیدی ئینسان دەبی بڕک ئیرادەی خۆشی هەر ڕابگرێرە وەڵا تۆ لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی والله الحمد لله باشين بس بلاي لبوري تينيتي الحمد لله سارده زوكا وش هاوينا كينيا استا باشترا بس لو موضوع اخوارنا كي ابرسي دبي واخا خيرك اش لي با عندك برسي ما بي ونيا با هەندێک گوناح من پێی هەڵوەرێ باشە ئێوە شتێکی خۆشم لە بینی خۆتانە بۆ ناگەڕنەوە شتی خۆش وەڵی شتی خۆش ئیدی بەو دەمەی بە بیرم نەیە گەنامە شتی خۆشمان ئەم بە خەندە دیارە پێچ سوعبەت چی بن ئەنجا شتێکم بۆ بگەڕنەوە سوبات ئەم بەو دەمەی لەم نەیە ئەگە برام نازانم والله ببيراتنا كتير مثلا هر قالت صعبة روجانة مثلا روجانة قال صعبة الزور بكينويا نمونة شي بسيطة براك هوري هرتم لي بكاتا مناتا متزوبة مثلا صعبة الزور دكات أو نست بقفاتا مناتا أنا متزوبة وراسي كي أزاز ولايتي موزعك من پرسیارێکتان لەکەم ئێستا ئەگەر زانیتەوە کاتاب نەخاون خەڵات باشە ئەگەر ژنەتان زانی و کاتەمە پێکەوە چاڵنجێک ئەەکەین چالنج تەمام باشە تەمام چالنجەکە چییە چاڵنجەکەمان شتی زۆر خۆشە زۆر ئاسانە لە پرسیارەکانم ئاسانترە باشە ئەو پرسیارم بۆ هەردووکتانە ئەگەر هەر کامێکتان زانیتان ئەو کاتە من چاڵنج بۆی تری ئەەکەم باشە پرسیارەکەی من ئەڵێت ژمارەی پێی پەیکەری ئازادی چەندە پێی پێکەری ئازادی تقریبی 500 نابڕۆ سەرێ سەرێ زۆر کەم تقریبان بڕۆ سەرێ بزان برایەکەت هیچ ئەزانێ 950,000 یا ناوەندی 750 بی 800 800 و چەند 850 نابڕۆ سەرێ 850 890 وەرە خوارێ 885 تقریبا یەکەمێکی تر وەرە خوارەوە بەشکم گەینە حەدێکی وەسەط 880 نا خوارێ سەرێ خوارێ خوارێ 870 ئێ یاڵە یەکێک وابێنە خوارێ 879 879 زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ژمارەی پێی پەیکەری ئازادی 879 بەس باش ئەو لۆنیان کردە 880 ئەو یەکە ڕێک بێ عادی ئەڵێترەوە لە ئەمە پرسام با من و تۆ چاڵنجێک بکەین باشە چ چاڵنجێک بە تۆ بکەم بەس ئەگەر عەزیەت نەبێ بیتە ئێرەوە بیتە لای منەوە گەر عەزیەت نەبێ چاڵنجەکەی من تەلەفۆنێک بۆ خێزانەکەت بکە پێ بڵێ کە ئەم شەو نایەمەوە پەیداڵێن بەڵام بەس دەبێ قبول بی کامیرمانەکان لە سماری کامیرمانەکە لە سماریەکە چێنەگە تامادە باشە تەلەفۆنی بۆ بکە با بزانین چ ڕۆدا بخەرە دەرەوە كلمة الشهادات الو الو برنسس كوي ماشي لا لما تذكري ولاده سنورة ورونا مريم باشا لو حروا حزم دين نايم ايش ما لقى برام دري يستتا ما في الشخصية شكا نايم ديرك شتنا تاتيا تماتيا كشتا حياتي لا حول تو حياتي زاري قفادك مش ما باشا دواي دزاني ايش ما دواي دز سيدك فرو گوڵە خان ئێمە لەناو پرۆگرام بووین ئێمە چاڵنجێکمان بە هاوسەرەکەت کرد زۆر داوای لێبوردنەکەین پرسیارێکمان لێ کرد پرسیارەکەی نەزانی ئەوە بوو کە چاڵنجێک بکەین تەلەفۆن بۆ تۆ بکە هیوادارم ئەم شەو وەریگریتەوە دەستەکان خۆش بە قوربان زۆر سوپاس بەڵێ
پرۆگرامێکمان هەبوو پرسیارم لێ کرد پرسیارەکەی نەزانی و کاتەمە چاڵنجێکمان پێ کورتمان تەلەفۆن بۆ خێزانەکەت بکە بڵێ خێزانت تووڕە بکە کەم شەو ناییتەوە نابا من نجارشکە هاتاقی مەکەن باشە زۆر باشە دەستەکانت خۆش بێ سەرچە حال بەساقم زۆر سپاس مەمنون مادەم ئەو هەرە ماخڵقان من هەدیەکەت ئەدەمێ بیبەرەوە بۆ ئەو باشە دەستەکان خۆش بێ خاتە حاتم زۆر سپاس مەمنون دەستەکانتان خۆش بێ پیرۆز بێت تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن نایکەوە بە بری $30 دەتوانانی بچی بازاری خۆت بکەی لەوێ تۆژەوت بۆ سنوورخان و پرنسس ببەرەوە لافێ ڕۆستا دەتوانێت ممنون ڕەمەزانشتان پیرۆز بێ ئینشاءالله هەر بەخۆشی بەسەر دەبن ئینشاءالله مەمنونەوە ئەمەزانیم لایەک پیرۆزبی دەست خۆش بێ مەمنون بەخێراتن بەخێراتی خاتکە عرب سەرچاوم سپاس چۆن هاتووی وا بۆ فامیلی مۆڵ جێی فامیلی مۆڵ پێ چۆنێتەوە وڵای هەموو ساڵی ئەمەدەین زۆر خۆشە بە تایبەتی شەوی ناوڕۆز هاتینە لێرە پێمان لێرە خۆشترە ئەمە بخۆی لای ئاکرێنە بەس لێرە پێمان خۆشترە یاخوا بەخێر بن هەر لە ئاکرێەوە هەتاوەکوونەوە هەولێر و فامیلی مۆڵ ئەم مانگی ڕەمەزانە چۆنە چۆن بەسەرت بردووە تۆ وڵا ڕەمەزانێکی زۆر خۆشە بە تای فەرقەکە ئەوەیە ئەو سارە سەرماترە بەڵام لەبەرەوەی ڕاتبەکە بەرەک مشکلەیە موچە خۆرانی هەولێر بەرەک بێ ڕاتەبوونە ئەگەر نەخۆشتر دەبی هەموو ساڵ تۆ جەنابەت چ پیشەی مشرفم سەرپرشارم سەرپەرشتیکاری باشە شتێکی خۆشم بۆ ناگێڕیتەوە پێشوی بچمە لای کوڕەجوانە قسە بکەم چ بیت نوکتە بیت چ بیت نوکتە بێ بەسەر هاتێکی خۆش بێ هەر شتێک لە خەیاڵی تۆیە بۆم بگێڕیتەوە وڵای کە نوکتەکە بیت ئەگەر نە نوکتە ڕازیم نوکتە بی بەس خەڵاتە نوکتە چن وڵای من خەڵاتی خۆمت پێشکەش ئەەکەم دواترکە پرسیارشم لێ کردی پرسیارەکەشت نەزانی لەبەرەوەی تۆ نوکتەکەت پێشکەش کردو من خەڵاتی خۆمت پێشکەش ئەەکەم باشە باشە وڵا نوکتەکە ئەمن ناوم بابم عوسمانە ڕۆژێک تەڵەبەی پۆلینۆ پەیمانێکە بوو پەیمانی عریش بینی فەرەنسا و دەوڵەتی عوسمانی بوو تەلەبەکان دوان امتحانی هەبوو فەرەنسان زانی بۆ شایەکە مابوو عوسمانی مابوو پێم گوت ناوی بابم بنووسن یەکسەر ناوی بابم یان نوویسی فەرەنسا و عوسمان هەرکی نووسیبیان عوسمان هەرکی وڵا زانین بابم اتفاقی لەگە کردی دەستەکان سەرچا بزانم ئەو کوڕەجوانە ناوێت چییە؟ وا گەنمە شامیە خۆی کەمێکش بەشی من نادەی؟ سۆرانی تە ناگا؟ بابا تێ دەگەی کو ئەمە ئێستا لە منتەقەی تۆبزاوینە لای کەلک بەس پێشدا لە ئاکرێ بوون باشە ناوی تۆ چییە؟ دەیاس یاس ناوی چییە؟ ئەیاس کاک ئەیاس قسە بۆ من ناکە دواتر خەڵاتت ئەدەمێ باش ئەگەر قسەم بۆ بکەی؟ قسەکی بکە دەی حەزی لە سەیارە قسە ناکە ئەو سیارە ئMG گوتی بابا ئەو سیارە ئMG مواصفاتی زۆرە سیارە هەمووی دەزانی ئەنجا ئەگەر قسەم بۆ بکەین ناوت ئەەکەینە ناو خەڵاتەوە ئەنی ناوت ئەەکەینە ناو تیر و پشکەوە بۆ ئMG باشە؟ چ ناو عەدەی؟ باشە کێشەنیە مامۆستا بام پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زانی دەو کاتابیتە خاوەن خەڵات باشە ئەگەرش نەشت زانی نا من ناهێڵم بەدەست بەتاڵی لێرە بڕۆی باشە لەبەرەوەی تۆ شتێکی خۆش پێشکەش کردوم باشە؟ پرسیارەکەی من ئەڵێ چەند بت لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە چەند؟ حەزات و چەند بت ها بخۆ سێ هاتوو بەڵام پێنجەکەی هاتوو بۆ وەختی قەومی ئادەم هێشتا کەمێک بڕۆ سەرتر پێنج نییە پێنج لە جێک هاتووە سێژ لە جێک بە دەکەتە هەشت تقریبا نۆ ناوی نۆ بت لە قورئاندا هاتووە ناوەکان نەسرایە و ناوی عاد و لەزات و لات و عەزات و ئەوانەیە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مامۆستا گیان تۆ بەخێراتی بۆ فامیلی مۆڵ من لەلایەن ئێمەوە بوویتە خاوەن خەڵات لە هۆم ئیستانبول دەتوانی بچی بای 25,000 بازاری خۆت بکەی لەوێ سپاس دەست خۆش زۆر سپاس بۆ کاک ئەیاسیش ئیندۆر گەیممان هەیە تۆ دەتوانی بچی یاری بکەی لەوێ باشە؟ حەزی لە یاریەتەوە دەست خۆش سپاس مەمنون زۆر سپاس مەمنون خۆتان ئەو خێزانە جوانە یەکسەر بابزام لەکوێوە هاتوون؟ لە شنوۆیە لە ئێرانە لە شاری شنوۆیە یەخوا بەخێر بن هەر لەوێ هەتاوەکو هەولێر بۆ ناو فامیلی مۆڵ سلامەت بی مەمنون ناوی تۆ چییە؟ ناوی من ئاسیەیە ئاسیا خان چۆنە هاتوون سەردانی هەولێرتان کردووە فامیلی مۆڵتان هەڵبژاردو هاتوون بۆ ئێرە؟ وەڵی بەخاتی سەری تازە نەورۆزێ
هاتن سەردانێکمان کردتمنان بزانین هەرێمی کوردستان چۆنە. یخوا بەخێر بێ. زۆر سپاس سڵاوت لەبێ. سلام خانمی بەڕێز باشی خاش دەکەم مەمنونە بەڕێز بەخێر هاتن بە فامیلی مۆڵ. مەمنونە بەسڵێ فامیلی مۆڵ چۆن ئەبینن کەش و هەوای فامیلی مۆڵتان پێ چۆنە؟ والله فوق العادە شتێکی جوان و ڕێکوپێکی لێە و زۆر ئستافێکی زۆر باشی لێ و زۆریشی لێ ڕازین ئێمە. حتا من چەند جار بێم کە بۆ باشووری بێم بۆ ئێرە بێم حتمما سەردانی فامیلی مۆڵ دەکەم. زۆریشم جێ پێجال بۆ زۆر جەیەکی باسەفا و خۆشە. بەخێر بن زۆر سپاس با من قسە لەگەڵ کچە جوانە بکەم چۆنیت؟ باشم باشیت؟ ناو چییە؟ دەریا خات و دەریا لە مەکتەبی؟ مەدرسە لە مەدرسەی؟ بەڵێ باشە شتێکی خۆش بۆم پێشکەش ناکەی؟ ناڵە نازانم بۆچی؟ نازانم خەڵاتت پێ ئەدەم. نازانم گۆرانێکی بڵێ خۆش ناوەڵە باوکت پێت ئاڵێ باوک دەڵێ گۆرانێکی خۆش بڵێ. نازانم بە خودێ دایکش دەڵێ شارێکم بۆ بخوێنە. شێحرێک بە دڵی خۆت هەر چ شتێکی شێحری ئەنار بڵێم بیڵێ. ئەنار سەد دەنە یاقووت دەستێ بێدەستێ بۆ نازم و تەرتیب یەک جانە ساشتێ هەر دانەی ئاس خۆرشان گۆراکشان قەلبە سەفیدی دەرسینەیە ئان یاقووتها را پیچیده با هم در پوششی نر پروردگارم سرخ است و زیبا نامش انار است هم ترش و شیرین هم آبدار است. زۆر سپاس دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون. من پرسیار لە دایە و بابە ئەەکەم باشە بزانم ئەوان هیچی خۆشم پێشکەش ناکەن باشە ئێوە هیچ شتێکی خۆش بۆم پێشکەش ناکەن؟ وڵا هیچم دەنەزەردان هیچ لە بینی خۆت و هاوسەرەکە شتێکی خۆش بێ بۆ منی بگەڕنەوە ناوەڵای خزمیەکەن؟ ناوەڵا چونێکترتان ناسی وەرە هەندێکم پێ وەرە ئەو زانم بە واستەی دایک و بابان دایک و باب یەکترنیان دەناسی ئیدی دوان مەسلحەت زانێ یەک ڕای زیواجە بکەین. باشە چ سیفەتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵە؟ وەڵای هەموو شتێکی چ شتێکی بە دەرەجەیەک؟ وەڵای خۆشەویستی. خۆشەویستی؟ باشە بە منش بچمە لای ئەو بزانم چ سیفەتێکی تۆ زۆر بەدڵە تۆ چ سیفەتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵە؟ بە خودای ئێمە تقریبەنەوە 20 ساڵە دەگەڵیەکن هیچ کێشەکەمان نەبووە. خلاصە سفەتی ویش کە هەمووی باشم بەس ئەوەی کە خلاصە لە ئەکسەریەت پرسیارەکان کە پێی دەکەم هەم نەزەرین زۆر باشەیە ئێستا هیچ مشکل نەبووە الحەمدولله. وەک یەکیش هەردووکن حەزن لە گەڕان و سەیر و سیاعەتە ئەرێ وەڵڵا یعنی هاتچۆن ئەڵێ مەنجەڵ سەرقاپی خۆی دۆزیوەتەوە ئەرێ وەڵا دیستەوە ئەرێ وەڵا دیستنەوە. باشە یاخوا بەخێر بن ئێوە بۆ هەولێر بۆ فامیلی مۆڵ زۆر سپاس. تۆ دایکت خۆشترەوەی یا باوکت خۆی باشیش نییە و پرسیارە لە منداڵان بکرێ بەڵ زێمە وا ڕاهاتوین بڵین دایکت خۆشترەوە یا باوکت؟ دایکت؟ ئەی بابا لێرە وەستاوە ئەخە باشە دایکی زەحمەت چاتر لەمە دەچێشی دایک زەحمەتی زیاترە چێشەونیە زۆر ڕاستە زۆر زیرەکی تۆ چی تێ بۆ دایکت؟ وەڵاهی هەموو شتێکی هەموو شتێک؟ زۆر سپاس. بابە چی وتی پێوتی بیڵێەوە؟ دا زۆرم خۆش دەوێ ئۆی چەرگەکەی من چاوی پڕ ئاو بوو. زۆر سپاس با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتان ئەو کاتاب نەخاون خەڵات باشە؟ ئەڵێت لە یۆنان چەند دوورگە هەیە؟ یۆنان وەڵڵاهی نازانم ناوەڵڵا باشە بزانم خاتوون تۆ؟ وەڵامیش نازانم. باشە ژمارەیەکم پێ بڵێن بەشکم نزیکی بکەینەوە بەشکم ئەگەر هەو بوو بڵێم هەوە ئەگەر زیاتر بۆ بڵێم زیاترە دا زۆرتر خوشکم ئەهێرۆ زۆرتر سەد زۆرتر هەزار زۆرتر 2000 زۆرتر 3000 3000 و چەند؟ 3220 نا باشە بام پرسیارەکەتان بۆ بگۆڕم باشە پرسیارەکەتان بۆ ئەگۆڕم مادەم ئێوە 20 ساڵە هاوسەری یەکن یەکتریتان خۆش ئەوێت باشە پرسیارێکی عاشقانەتان لێ ئەەکەم باشە ئەڵێت لە کاتی تەماشاکردنی عاشقەکەتدا چەند بیلبیلەی چاو فراوان دەبێت؟ وەڵڵا زۆر فراوان دەبیت. چەند فراوان ئەبێت ئاخر؟ تقریبەت بڵێم 100 بەرابەر دەبیت بە نەزەری من. چەند؟ 100 بەرابەر دەبی بە نەزەرم. ئۆکەی لە سەدا چەند؟ ژمارەیەکم پێ بڵێ ئەو کاتە منیش پێکەوە قسێکی لێکەین. 100
تقريبا والله سطح عفتاب كمك ورا خوارتر ورا خوارتر سطح 50 نا او زور نزيكي كردوا سطح سلو بينس چند سل نا سلو بينس سلو پنج لكاتي بينيني خان مكدا لكاتي بينيني اشقا كدا قليني تشاود لصدا سلو پنج زيادة قور عبد باشا اره والله دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون بەخێر هاتن زۆر سپاس ممنونم خواهش دەکەم دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس ئێوە لە لای ئێمەوە بوون بە خاوەن خەڵات با بڕی 25,000 دینار دەتوان بچن لە هۆم ئیستەنبوڵ بازاڕی بکەن ئەگەر هاوکارانم خەڵاتەکەی ترم پێ بدەن زۆر سپاس کاکا لەلایەن سنتەر پۆینتەوە بووی بە خاوەن 15,000 دینار دەتوانی بچی ئەشایەکان و کەلوپەلەکانی خۆت لەوێ هەڵبگریت کچە جوانەکەی ئێمەش لەلایەن ئێمەوە بوو بە خاوەن خەڵات تۆ دەتوانی بچی لە ئیندۆرگەیم بچی یاری بکەی باشە سەیاری بە خۆڕایی بکەی باشە دەست نێشی دەستی خۆ نێش گۆش بەخێرن دەستنێشی خۆشحاڵ دەستەکان خۆش بێ زۆر خێرات بە قوربان زۆر سپاس سڵاوتان لەبێت سڵاو لێوەش سڵاوت لەبێت بەڕێز بەخێر بێ سەر چاوم سپاس خۆتان بەخێر بن خەڵکی کوێن خەڵکی ڕۆژهەڵاتین لە ڕۆژهەڵاتەوە هاتون بە هەولێر بەڵێ یاخوا بەخێر بن هەر لە ڕۆژهەڵاتەوە هەتاوەکو بناو فامیلی مۆڵ و هەولێر زۆر سپاس ناوی تۆ چییە؟ نام ژاکاوە ژاکاو خان ئەی تۆ؟ کۆچەر کۆچەر؟ بەڵێ ئێوە خوشک و بران؟ بەڵێ ئۆکەی باشە چکە دەموچاوێن هەندێکە چێتەوە سەر یەکتری ئەی ئەو کوڕە جوانە هی کێیە؟ کوڕی تۆیە؟ وەرە وەرێرە وەرێرە بزانم تۆ ناوی تۆ چییە؟ ئارین ئارین؟ ئا ئارین واتای چییە؟ نازانی؟ باش ئێستا من لە دێک دەپرسم بزانم واتای چییە باشە؟ ئارین واتای چییە؟ وەڵا ئارین لە ئاریاوە دێ ینی نژادی ئەسڵی کورد ئاریایەوە دێ لە ئاریایەوە دێ باشە پیشەی تۆ چییە؟ وەڵام من ژنی ماڵەوەم خانمی ماڵی تۆ؟ ئیشی بیناسازی سازی لەگەڵ ڕەمەزانە چۆنن کەش و هەوای ڕەمەزان لەلاتان چۆن ئەڕوا؟ وەڵا لە خوددا بەزیاد بە ڕەمەزانێکی زۆر خۆش کێش و هەوایەکی سارد و خۆشە ڕەمەزان زۆر خۆشە و ساڵەکانێ بەزێ خۆشە لەخوا بەزیاد بێ بە ڕۆژوو دەبینەوەندی پێما کرێ الحەمدوللا تین و برسی شتان نابێت؟ ناوەڵا هیچ فەسڵەکەی زۆر خۆشە نەتینوت ئەبێ سەرما ینی گەرمانیە بڵێ تینوت ئەبێ ڕۆژی شکورتە ئەوەندە برسی نابی خۆشە وڵا ڕووسە من پێش ئەوەی پرسیارتان لە بکەم ئێوە شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە ئەجامنی سیوان پێ ئێستادا لەو دەقەی دەدات نازانم وڵای بڵم چی بینی خوشک و برانە خوشک و برا لە خوش خۆشەویستتر هەیە دەیوەڵا لێرەوە جێگەی دایک و بابە هەموو کەسی من گرتێتەوە ینی ڕۆژانە پەیوەندیمان هەیە حتمما دەبێت ڕۆژێ جارێک دوو جار لەگەڵی قسە بکەین هەدەوەڵا زۆر زۆریش بە تایبەتیەوە ئەوە برا پشتە هەرەوەڵا پشتە برا بەڕاستی وایە پێش ئەوەی من پرسیارتان لێ بکەم تۆ طبیعەتێکی خۆشی خوشکەکەتم پێ بڵێ طبیعەتێکی زۆر خۆشە لە ناوتانە بڵێ ها ناوی تۆ چی بوعفو خوشکە ژاکاو ئەو طبیعەتەی زۆر خۆشە وڵای جا هەمیشە دم بە پێکەنینە ینی چۆن بڵم کەم وا هەیە تووڕە بە تاسە تووڕیم لینە دیوی ناوەڵی لە نێو جەمادا خۆشە خۆش لە نێو جەمادا بەیانی ینی مەجلیسەکانتان بەویەوە خۆشە ینی زۆر زۆریش لە مێژە لەگەڵێکن ینی تقریبەنەوە 14 ساڵ 13 ساڵ ئێمە لێک نزیکی لەگەڵێکی بە بەردەوامی تۆ چ طبیعەتێکی برایەکەتت لەلا جوانە زۆر دڵێکی زۆر گەورەی هەیە زۆر میهرەبانە زۆر باڕەحم بدڵە هەر زۆر زۆر باشە یاخواخوای گەورە بۆ یەکترتان بهێڵێ تەمەتان درێژ بێ ئینشەڵڵا زۆر سپاس باشە من پرسیارتان لێ بکەم باشە ئەڵێت لە تۆکیۆ چەند کەس دەژی لە تۆکیۆ وەڵامێکم پێ بڵێ ئەگەر هەو بوو ئەڵێم هەوە یەکسەر پێت ئەڵەم هەوە وەگەیرش هەو نەبوو بۆ نمونە بەرزتر بوو من ئەڵێم وەرە خواردتر ئەگەر خواردتر بۆ ئەڵەم بڕۆ سەرتر بەرزێکی بڵێ ینی لە بەرزەوە کێشە نییە بۆ خۆت بەرزەکەیمان پێ بڵێ ناکرێت باڵای میلیۆنەیە خوار هەزارە ملیۆنە میلیۆن 20 بۆ سەرێ بۆ خوارێ 20 بۆ سەرێ بۆ سەرێ 25 بۆ سەرێ 25 بۆ سەرێ لە سی نزیکەیە بینی 25 تاسیە با بڵێن 28 بڕۆ سەرێ 29 بڕۆ سەرێ ئەتو ناڵی 25 تاسی لە 25 بڕۆ هەتاوەکو چل لە بینی ها 30 بۆ چل
لەوێ وەڵامەکەم پێ بڵێ لەوە زیاتر 37 ترم پێ ناکرێ 37 وەرخوارێ 35 35 بەبێ منەتی 35 چی 35 میلیۆن ڕاستە کەسە 35 میلیۆن کەسە دەستەکان خۆش بێ زۆر سپاس باشە با من چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم پرسیارەکەم لە خاتو ژاکاو کرد بە چاڵنجەکە لەگەڵ تۆ بکەم ڕۆژ و بەروار و لەدایکبوونی خاتو ژاکاوم پێ بڵێ بۆ نمونە چەند لەدایک بووە تکایە قۆپی مەکەن لە پشتەوە مالی 89 بەئەخڵم بەس چەندی 89 لە بەهار مانگەکەی نازانم بەس ئەوەندە دەزانم لەدایک بووی نازانم وەڵڵاهی ئەوەی چاک نازانم بەس ئەوەندە دەزانم مالی 89 ئەلو مالیەکەی ئەوەندە کامتان لە کامتان گەورەترن ئەی چۆنە بێ نەزانی لەوە دقیق نازانم میدی بە ئێرانی دەزانم بە ئێرە نازانم یعنی بە میلادی نازانم بەڕاستی بە ئیرانی بە موالیدی خۆ پێم بڵێ ئۆکە هی ئەوم پێ بڵێ ئەگەر ڕاست و با پێم بڵێ کە ڕاستە من بە موالیدی ئێرە بە میلادی 82 بخۆم دەبێتە 61 ئێران خوشکیشم 68 یعنی تقریبا 7 ساڵمان مەودا هەیە دەبێتە 89 ئێرە 89 میلادی بەڵێ تا من لە ژمارە ئیرانی ڕاستی نازانم یەکی دوازدەم بەڵێ یەکی دوازدەی 1989 خۆشی داماوە ئەکید نییە 1970 نیم بە ئێرە نازانم دقیق بەنی ژمارەمان جیاوازە جیاوازە بەڵێ 1400 ئێستا ئێران 1403 ئێستا ئەوڕۆ دوێنێ 1400 بۆ 1403 لێرە میلادی 2024 زۆر جیاوازن ینی تقریبا کێمەگیرەوە دەزانم تاکید نیم کە یەکی دوازدە بەڵام دەزانم کە 1989 دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس من خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ مەمنون سەرکەوتوو بن خۆشحاڵ بووین دەستان خۆش بێ لەگەلی کورد زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ خاتونجان تۆ لەلایەن فامیلی ساڵۆنەوە بووی بە خاوەن خەڵات دەتوانی بچی کاری ئارایش خۆت لەوێ بکەیت زۆر سپاس تۆش لەلایەن ماکسەوە بووی بە خاوەن بڕی 15 نێ دەتوان بچم بازاری خۆتان بکەن دەستان خۆش بێ گەلێک سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو منداڵە جوانش من خەڵاتێکم لەلایەن ئیندۆر گەیمەوە تۆ دەتوانێت بچی یاری بکەی باشە؟ بەڵێ دەستیەوەش خۆش بێ سەر چاوەکان بەکەن سڵاتان لەبێ سلام لە تۆش بەخێراتیت خۆش بێ سپاس سەلامەت سپاس ماشەڵڵا دو هاوسەری جوانن چەندە کەس هاوشتان کردووە تقریبا ساڵێک دەبێت ساڵێک و تقریبا 5 ڕۆژ 6 ڕۆژ دەبێت یاخواتە من درێژ بن ئیشەڵڵا 1000 ساڵ پێکەوە بمێننەوە خاتون گوڵێکی سووریشی وەرگرتووە بزانم چۆن ئەمڕۆ هاتوونەتە فامیلی مۆڵکە شوای فامیلی مۆڵتان پێ چۆنە وەڵا جەوەکی خۆشە و بە بۆنەی ساڵی کوردیەوە عەزمان کرد بێنە دەرەوە و سەردانیی فامیلی مۆڵ بکەین وڵا گوتمان ئەوەی نەورۆزە بابن سەردانشی فامیلەوەکەم خۆشە جەوێکی بگۆڕنەوە زۆر سپاس چ شتێکی هاوسەرەکەت زۆر لە لای تو تایبەتە هەموو شتێکی شتێکی زۆر بە دەرەجەیەک زۆر لەسەر خۆیە تووڕە نابێ سیفەتێکی هاوسەرەکەت تۆ زۆر بەدڵە بۆ نمونە بڵێ من لەبەر ئەو سیفەتە ئەوم هاوبەشی پێکردووە بۆ ژیانی خۆم ڕازگۆی یەکەی کەم بەڵێ شتێکی خۆشم پێشکەش ناکەن ئێوە تازە سەرەتایی زەواجتانە تقریبا ساڵ شتێکە زەواجتان کردووە لەو مودەیە شتێکی خۆش بوو بێ بۆ منی بگەڕنەوە بەخوای چکە برین لەهجەکەمان جدایە ئەمە سۆرانیمە ئەوش بادینە زۆر جار یعنی لە زمانەکان زۆر شتێ مەسەلەن پێی دەریم بە زمانی خۆیان دەریم شتێکی پێ دەریم بە زمانی سۆرانی خۆمان نازانیم دەریم بە زمانێکی خۆت دەرێ وڵاویشم لەبیرچیتەوە ئێستا شتێکی پێ بڵێ بە سۆرانی خۆمان ئەو نەزانێ ئێستا هەمووی دەزانی ئێستا بەڵێ بەڵێ ئێستا هەمووی دەزانی باشە چۆن گەیشت نەیەگەوە ئەوم بۆ باس قسمەتە بەخۆی کوێی بادینانی بەخۆم بابم خەلکی شنگارە داکەم خەلکی دۆکە بەس لە مێژە لە 2023 وەرە لە هەولێر دانیشتیمە پیشە جەنابەت چییە؟ پۆلیسم تۆ خانمی ماڵی؟ بەڵێ خوا لەشتان ساغ بێ لەگەڵ ڕەمەزانە چۆنن؟ لەخوا بەزاد بێت کەم ڕۆژەکان ماگرتیا الحەمدوللا بزاد تۆ
تۆ خانمی ماڵی لەگەڵ ڕەمەزانە چۆنی تینوت نابێ ماندوو نابی برسی والله الحەمدلله وەرزەکە خۆشە هیچ بەهستێنی بوون برسی بوون ناکەی خۆ زۆر خۆش بەڕێوە دەچن سەلامەت بی مانگەکەمان لەناو بەهارە نە زۆر برسیمانە بێ نە زۆر تینومانە بێ ڕۆژەکەش کورتە بە هەیەجانێکی خۆشەوە ئیشەڵڵا مانگی ڕەمەزان بەڕێکەی سفرەخوانی هەموو لایەک ئاوادان بێ ئیشەڵڵا خی گەورە بەرەکەت بخاتە ناو هەموو ماڵەکەەوە با من پرسیارێکتان لێ بکەم مەگەرزانێتانەوە کاتاب نەخەون خەڵات باشە ئەڵێت چ ئاژەڵێک چاوی نییە چ ئاژەڵێک چاوی نییە چ ئاژەڵێک چاوی نییە بیر لێ بکەمەوە ببوورە نازانن خەبەداخەوە تۆشیش نازانی بیرێکی لێ بکەرەوە والله بیر لێ بکەمەوە ئەو زانی هەموو چاوی حیوانەکە چاوی نییە نازانم شارەکەتان بۆ بگۆڕم میگۆڕە باشە ئەڵێت کام بەشەی لەشی مرۆڤ خوێنی بە هیچ جۆرێک بۆ ناچێت چەند وەڵام چەند وەڵامی بدەینەوە چەند وەڵام بدەنەوە وەڵامەکەت لە خاتون وەرگرم باڵێ وەریگرە وەریگرم چاو بەێ خاتونەکە زیرەکیشە جگەل لەوەی جوانە و خانمە زیرەکی سپاس دەکەن سپاس مامنون دەستەکانتان خۆش بێ چاوە چاو خوێنی بۆ ناچێت دەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستان خۆش بێ زۆر سپاس مەمنون دەستەکانتان خۆش بێ خاتونجان ئەوە فامیلی ساڵۆن خەڵاتێکی دابین کردو تۆ دەتوانانی بچی خەڵاتەکە خۆت لەوێ ئارەیشێکی جوان بکەی لەوێ سپاس سپاس بۆ ئێوەش دەست خۆشتان لێ دەکەم زۆر سەرچاو بەڵێ بینەرانی دیمەن تیڤی من بەم جۆرە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکە هەتاوەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە هەر شادم بمێنن بەخێر